بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. خۆشحاڵم کە دەگەمەوە خزمەتتان لە درێژەی ئەڵلقەکانی بەرنامەی ڕۆشنایی ئەم ئەڵلقەیەمان ئەڵلقەی 38 لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەند. جەنابی مامۆستا یاخوا بەخێر بێی. زۆر سپاس، دیروز بەخێر بێن یاخوا مامۆستا محەممەد جان. مامۆستا گیان لە ئەڵلقەی ڕابردوو کە تەوەرەکەمان کۆبوونەوە و پەرتەوازەنە بوون بوو، بەشێک لەو بابەتەمان باس کرد. ئەم ئەڵلقەیە درێژە بەو ناونیشانە دەدەین. لە سەرەتای ئەڵلقەکە دەپرسم بەشێک لە بێژەکانی قورئان بەو شێوە هاتوون کە کۆن، یعنی بە شێوەی کوو هاتوون کە لە ئەڵلقەی ڕابردوو بەشێکت تێدا باس کرد و لە فەرمایشتەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم. جامە بەستمە بپرسم ئەوە دروستکردن و پاڵنانی خەڵک نییە بۆ کۆمەڵبوون، دروستکردنی کۆمەڵبوون لە نێو ناخی تاچی مسلمان؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. الراستة أويك جنابت هلط هنجاوة صداصت وايا بيشتريش باسم كرت خوا سبحانه وتعالى هم بيغمبراني ناردون عليهم الصلاة والسلام بوي خلق ليك كوب كنوا بيكو خريان كنوا وجمو جوريان كان وريتيان خن هم بيغمبران بو أوهاتون عليهم الصلاة والسلام. بثابت بيغمبري كوتاي محمد صلى الله عليه وآله وسلم كتواو كاري بيغمبراني بيشخويتي وكوتاي بيغمبرانا وبهاتني أو درجاي بيغمبراتي ناردني وحي قال دراوة. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين. تواو بمحمد بيغمبران كوتايان هاتوا بۆچی لەبەرەوەی ئەو ڕاستیانەی کە پێویستە مرۆڤ بیانزانێ، ئەو حکمانەی بۆ ڕێخستنی ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵایەتی و سیاسی مرۆڤایەتی پێویستن، خوا هەمووی خستونە نێو دووتوێی قورئانەوە و دووتوێی ڕێبازی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە لە دوای محەممەد خەڵک پێویستی بە پێغەمبەری کەدا ناکا. جا یەکێک لەو شتانێک کە هەموو پێغەمبەران گرنگیان پێداوە، بەتایبەت پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله علیه وسلم لێک کۆبوونەوەی مسلمانانە، پێکەوە بوونیانە و پێکەوە هاوکاربوونیانە لە نێو خۆیاندا بە پلەی یەکەم وەکو مسلمانان و دوایش لەگەڵ خەڵکی دیکەشدا و نەبێ خوای پەروەردگار مسلمانانی وا بار نەهێناوە و وای فێر نەکردوون کە سەرقاپ لەسەر خۆیان داخەن. بەڵێ فەرموویەتی كنتم خەیڕە ئومەتین ئوخرجەت للناس، ئێوە باشترین کۆمەڵن بۆ مرۆڤایەتی پەیدا کراون، ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام بۆچی؟ تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. واتە هەم لە نێو خۆتاندا هەم لەگەڵ دەوروبەر و خەڵکدا ئەو مرۆڤایەتیەدا کە باشترین کۆمەڵن بۆیان ڕەخسێنراون، فەرمان دەکەن بە پەسەندەکان، ڕێگری دەکەن لە ناپەسەندەکان و ئیمان بەخوا دێنن. بۆیە ئەرچی ئومەتی محەممەد صلی الله عليه وآله وسلم تەنیا لە نێو خۆیدا قەتیس نییە. زۆر جاری باسی ئەومان کردو بۆ وێنە لە سوورەتی ئەلبەقەڕەدا لە ئاەتی پێم وایە ژمارە 143 خوا دەفەرمێ وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس. وشيء الناس لقرآن دا بزوري بو مرۆڤایەتیە، خەڵک بەگشتی جاری واشیە مسلمانان دەگرێتەوە، بەڵام بەزۆری بۆ خەڵکی دیکەیە بەگشتی. خوا دەفەرمێ ئێوەمان کردو بە کۆمەڵێکی میانجی یا چاکترین کۆمەڵ، چکە وەسەط هەم بە معنای خەیر دێ باشترین، هەم بە معنای میانجی دێ، تێنە پەڕێنەر و کورت نەهێنەر، هاوسەنگ. بۆچی؟ لتەکونوا شوهەداء عەلى الناس، تاکو ئێوە شاید بن بەسەر خەڵکەوە. شوهەدا کۆی شاهیدە، شاهید کەسێکە شایدی دەدا لەسەر شتێک، ئەو واتایەکی، یاخود شاهید یعنی چاودێر بن بەسەر مرۆڤایەتیەوە، یاخود شایدیان لەسەر بدەن کە ئاین و بەرنامەکەتان کە خوا بۆ پێغەمبەری کۆتایی ناردووە ڕاستە. بەچی شایدیان لەسەر بدەن؟ خەڵکی نە تەماشامان کەن. بۆ وێنە خەڵکێکی زۆر ئێستا بەهۆی شەڕی نێوان مسلمانانی فەلەستین و قەواری زایۆنی لە ئەوروپا و ڕۆژاوە چاوپێچی لەسەر چاولا چوو مسلمان دەبێ. دەڵێن ئەو شەجاعەت و
ئازایەتی و جوامێری و ینی گیان فیداییە ئیمان و عەقیدەی ڕاستن بە دروستی ناکە و پاشان هەر ئەوە نییە هەر ئازایەتی ئەو ڕەوشتە جوانە ئەو دیلانەی جوولەکەیان لەلان دەڵێن کاکە وەرن با ڕێکوێن دیلەکان بەردەن دەنا دەمرن بە قەسفی خۆتان دەمرن بە نەخۆشی دەمرن ئێمە چارەسەرمان نییە پەرۆشیانن و دوای ئەوانەی کە بەردەبن ئەو پەڕی مەحەبەت و ئیشتیاق و ڕێز و حورمەت دەردەبڕن بۆ فەڵەستینیەکان بینیت لە فلیمەکان دەبینیتانە کەواتە بەوەکە ئێمە چاک بە ئیسلام و پابند بین دەبینە شاید و بەڵگەی ڕاستی دینی خوا بەسەر خەڵکەوە و ئەوە یەک هەروە دەبینە چاودێر بەسەریانەوە مرۆڤایەتی لامەدەن ئەمریکا لامەدە چی دیکە سپی پێستان بەسەر ڕەش پێستاندا زاڵ مەکە ئەمریکا لامەدە چی دەوڵەمەندان بەسەر هەژاراندا زاڵ مەکە ئەمریکا لامەدە چی دیکە بەهاکانی خۆت ژێر پێ مەخە بەرگری مەکە لە حکومە بنماڵەی میراتیەکان چی دیکە دیفاع مەکە لە خەڵکی زاڵ مستەمکار چی دیکە دژی خەڵکی هەژار و نەدار مەبە و هەمووی بنەماکان و هەمووی بەرزەکانی خۆتانن واتە مسلمانان دەبێت چاودێر بن بەسەر مرۆڤایەتیەوە ئەوە دوو واتایشی دیکەشی هەیە کە زۆر لە ڕوونکەرەوانی قورئان بە واتایە بەکاریان هێناوە لیتەکون شوهەداء علی الناس لە قیامەتێ شاهیدیان لەسەر بدەن ئەمە لە صحیح بوخاریدا هاتووە کە خوا سبحانه وتعالى لە ڕۆژی دواییدا نوح و گەلەکەی بانگ دەکا سەڵات و سەلامی خوا لەسەر نوح هەروەها ئیبراهیم و خەڵکەکەی هود و گەلی عاد صالح و گەلی شوعیب ئەمجا شوعیب و گەلی مەدیان تا کۆتایی دەفەرمێ وەرن ئێوە ئەو پەیامەی پێم داناربوون گەیاندووتانە بەو خەڵکە دەڵێن بەڵێ لە خەڵکەکە دەپرسێ خوای پەروەردگار گەیاندوویانە دەڵێن نەخێر دڵ خوا گەیاندوومانە ئەوژی نوکۆڵی دەکەن دوایی ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام خوایە مشایەتمان هەیە مشایەتەکەت چییە ئومەتی موحەممەد کە تۆ لە دوا کتێبی خۆتدا کە داد بەزاندوو بۆ موحەممەد لەوێدا بەسەرهاتی ئێمەت باس کردووە کە ئێمە پەیامی خۆمان پێڕاگەیاندوون و ئەوانە سەرخەر و عینات بوون پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئێوە دێن شایەدی ئەدەن ئەنجا ئەو ئایەتەی خوێندەوە لیتەکونوا شوهەداء عەلی الناس شایەدی پێغەمبەران دەبن بەسەر مرۆڤایەتیەوە لە قیامەتدا لە دنیاشدا شایەدی ڕاستی دینی خوا دەبن بەسەر خەڵکەوە و چاودێریشیان دەبن مەبەستم ئەوەیە کە بێگومان خوا پێغەمبەرانی ناردوون عەلەیهیمو سەڵات وەسەلام هەموویان بەتایبەت سەروەریان لە ڕۆژگاری ئەودا مرۆڤایەتی خوای تەعالە زانیوێتی کە دەتوانێت پێکەوە ئەوە بێت کاکە خۆ ساڵ و زەمانان هەر ساڵ و زەمانانی زۆر زووش نایی پێغەمبەرانی پێش و هەر ساڵ و زەمانانی کە ئەوانەی تەمەنێکمان زیاتر بە بیرمان دێ کەی ئەو تەکنۆلۆژیا و ئینتەرنێت شتە نەبوو خەڵک ئاوا دنیا ببێتەوە دێک گەڕەچێک پیاوێک لە شوێنێک دەکوژرا دوای دو سێ ساڵی کابرا هەواڵی بۆ داهات لەو پەڕی دنیا شتێک دەقەوما دوای بەدرەنگەوە جاوجار ئەو پەڕی دنیا پێیان دەزانی وایە بەڵام خوا زانیوێتی لە ڕۆژگاری پێغەمبەری کۆتاییدا مرۆڤایەتی لە یەک نزیک دەکەوێتەوە وەکو لە فەرمایشەکە دەفەرمێت یەتەقارەبو الزەمان کات کوور دەبێتەوە و دەگونجێ پێغەمبەرێک هەموو خەڵکەکە کۆ بکاتەوە بۆیە ئەو هۆکارە کۆکەرەوانەی خەڵک کە لە پەیامی پێغەمبەری کۆتاییدا هاتوون لە هی پێغەمبەرانی پێشودا ئەگەر نەبن نوقسانی نییە بۆ ئەوان تەوراتی موسا هەر باسی بەنو ئیسرائیل دەکا بەڵکو کە باسی خواش دەکا خوای متعال دەڵێ یەهوە جا دەڵێ ئەوە هەر خوای گەلی جوولەکەیە تا ئێستا گەلی جوولەکە ڕەنگە هەر خوا دیوانە بەڵام هەر لە سەرەتاوە خوای پەروەردگار ڕایگەیاندووە الحەمدولله رب العالمین ئێمە لە سوڕەی فاتحەدا دەخوێنین ستایش بۆ خوای پەروەردگاری جیهانیان هی هەمووانە بە مرۆڤ و جندەوە بە فریشتەوە بە ئاژەڵەوە بە سەر و خوارەوە بەڵێ جەنابی مامۆستا لەسەر ئەو بابەتە تاکێکی موسڵمان هەموو پەرستە شەخسیەکان تاچیەکان بە تەواوی ئەنجام بدا بەڵام باوەڕی بە کۆبوونەوە و چوونە نێو تەوژم و بەو بابەتە نەبێ ئەسڵەن ڕەنگە قسەی ناسازیشان بەرامبەر بکە ئەمە بەشێک نییە لە پەرتەوازە بوون وڵا هەرگومانی تێدا نییە پەرتەوازەییە
بۆی من لێرەوە مامۆستا محەممەد زۆر دڵسۆزانە بە هەموو ئەو خەڵکە دەڵێم خەڵکی خۆمان میلەتی خۆمان و مسلمان و ئەمرۆکو هەندێک کەسی دەمارگیر و داخرا و بیر ناکەمەوە ئەوی لەگەڵ خۆمان نەبێ مسلمان مسلمان برای مسلمان خوشی مسلمانن و ڕەنگەتیاندا هەبێت لەخوا لە ئێمەش نزیکتر بێ بەڵام وەکو حەق دەبێت ڕوون بکرێتەوە ئەم ئیسلامە بەکاری دەستە جەمعی و کاری هەرەوەزی و کاری پێکەوەی نەبێ ناتوانین پیادەیکەین پیادە دینداری شخصی بەتەنێ بۆ خۆت دەتوانی ئیمان و عەقیدەکەت هەبێ پێنج فەرزەکانیش وەڵا هەمیان بە تەواوی نا چونکە نوێژەکان بە کۆمەڵ بێ بەلای کەمەوە شتێکی پەسەندی جەخت لەسەر کراوە تە سونەی موئەکەدەیە ئەگە فەرزیش نەبێت دەڵێن فەرزی کیفایەیە هۆ جومعە هەر دەبێ پێکەوە بێ حەج خۆ هەر دەبێت لەگەڵ موسڵمانان حەجێ بکەیت زەکات خۆ هەر دەبێت بە مسلمانان و بە خەڵک تۆ پێنج پایەکەی مسلمانەتیش بەتەنێ بۆ جێبەجێ ناکرێن چه جای شتەکانی دی پەیوەندی خزمایەتی حەقی دراوسێتی حەقی مەزلوم دیفاعکردن لە بەشخورا و لە مەزلوم لە چەوساوە ڕاوەسان لە بەرامبەری زۆڵم لە بەرامبەر چه زاڵمی دەرەکی بێ کە بێ وڵاتەکەت داگیرکە چه زاڵمی نێوخۆ بێ کە خێر و بێری وڵاتەکەت بۆ خۆی پاوانکە و خۆرخیکە بۆ خۆی بنەماڵە و حیزبەکەی دەبێت ڕابوەستی لە بەرامبەری پیغمبر دەفەرمی عليه الصلاة والسلام إذا رأيت أمتي تهاب أن تقول للظالم أنت الظالم فقد تودع منهم ئەگەر ئومەتی منت بینی هەیبەتی دەکرد دەترسا بەستەمکار بۆی تۆ ستەمکاری ماڵاوایان لێکراوە بەکەڵکی هیچ نەماون گوێ لێ گیانەکەم وخوای پەروەردگار لە سوورەتی ئەنفالدا دەفەرمی واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة واعلموا أن الله شديد العقاب لە بەڵایەک بترسێن کە تەنیا تووشی ستەمکارەکانتان نابێ تەنیا تووشی وان نابێ کوردواری خۆمان دەڵێن کە ئاگر بەر بۆ لێڕەواری تەڕ وشت پێکەوە دەسووتێ تەنیا تووشی وان نابێ واعلموا أن الله شديد العقاب بزان خوا تۆڵە و سزای توندە خوا سزای توندە واتە بۆ کۆمەلگایەک کە ستەمکاری تێدا هەن کەسی لەو ستەمکارانە ڕاناپەڕ و دەستیان ناگرێ وەکو پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرموویەتی انصر أخاك ظالما أو مظلوما دەیان جار گوێتان لێ مامۆسانەوە ئەو وتارە دەخوێنەوە ئەو قسەی ئەو حەدیثیان خوێندوتەوە قالوا هذا الظالم هذا المظلوم ننصره فكيف بالظالم قال تأخذون على يديه من صاحب البخاري دهاتو برایەکەت ستەمکار بێ یا ستەم لێکراوە بێ سەریخە فەرمی گوتیان ئەگە ستەم لێکراوە بێ دەزانین نەهێڕین زۆڵمی لێ بکرێت بەڵام کە ستەمکار بێ چۆنی سەر بخەین فەرمی دەستی بگرە مێرە زۆڵم بکە ئەوە یارمەتیدان و هاوکاریەتی نێڵیشی کە گوناحبار و عیبدار بێ ئێستا هەندێک کەس وا دەزانێت کە ئەمە باسی گەندەڵی دەکەین باسی ستەم دەکەین باسی لادان دەکەین باسی تاوان دەکەین باسی بەهەدەردانی مڵک و ماڵی ئەو خەڵک وڵاتە دەکەین باسی ئەوە دەکەین کە کابرا مەسەڵەن هێندە خراپە و غەڵەت و پەڵەت دەکا نەتیجە گوێی خۆی بە ژیران دەدا لە وتارێدا گوتم ئەوەی گوێ نەگرێ گوێی دەگیرێ وارزانە ڕقمانیان بە وەڵا ڕقم بە شخصی لە هیچ کەس نێ خوا بە خۆی ئاگادارە بەس ڕقم لە زوڵمە ڕقم لە فەسادا ڕقم لە خراپەیە ڕقم لەو لادان و تاوانانەیە کە دوای تو بەهانە دەدەی دەستی خەڵکی دیکە بێ گوێت بگرێ بێ سنوورت بۆ دابنێ خەڵکەکەش ئەوە پێی خۆش بێ ئەخرەوە زۆر بەڵایە خەڵک و میلەتەکەی خۆت کە تۆ بە حساب حکومڕانی ئەوانی هەموو پیان خۆشیش کە بێ گوێت بگرێ بۆ ئەوەندە زوڵم لێکردون دەستی خۆش بێت با گوێ بگرێ دەی هەر گوێی بۆ نەگرتن یاخوا گوێ بە جیران بچێ کەسی پێشیان ناخۆش بێ ئەمە قسەیەکی وام کردبوو لە مەبەستم نەبوو ینی باسی کەس بکەم حەقیقەت ینی چونکە من هەر ئەوانەی کە حکومڕانیشن ڕخنم لەوان نییە هێندی خەڵکی دیکە هەیە دژی ئەو حکومڕانانەشە بەڕواڵات بەڵام زۆر لەوان خراپترە ئەو دەسەڵاتی حکومڕانەکان ئەو هەی بێ ئەو ڕەفیق حساب بۆ ڕەفیقەکانی خۆی ناکە بۆ حیزبەکەی خۆی ناکە بۆ شوێن کەوتەوەکە هەر بە بەشەریان دانانێ بخوان هاتوون بۆ لای من هاتووە مەسەن کابرکمەوە بۆ لەگەڵ فڵان کەسی نەما مامۆستا ئەو خۆ هەر بەشەر نییە ئێمە هەر بە مرۆڤ دانانێ چۆن مامۆستا هۆی ڕێزمە بۆ دانانی حورمەت بۆ کەس دانانی زۆر دیکتاتۆرە ئەو دەسەڵاتی پارتەویچێتی هەیەی ئەوانە هەیان بێ حساب بۆ کەس ناکەن خۆ من ڕەخنەم هەر لە یەک و دوان نییە کاکە ڕەخنەم هەر کەسێکە وەڵا خۆشمان غەڵەتبین ڕەخنە خۆشمانە گومانی تێدا نییە جا مەبەستم ئەوەیە بەڵێ موسڵمانان دەبێت پێکەوە بن دەبێت یەک بین
ئەگەنە دینەکەمان بۆ بەڕێوە ناچێت دینداری شخصی بەڵە دەکرێت کەم تا کورتێک دەکرێت بەڵام ئایا خوا تەنیا ئەرکە شخصیەکانی لەسەر ئێمە داناون ئەرکە شخصیەکانەوە 5 فەرزەکانن بڵین کەویش وەکو گوتم زۆریان بە کۆمەڵە بێ ناکرێن بەڵام ئێمە وێ ڕای ئەو ئەرکە شخصیانە ئەرکێکی گشتی دیکەی زۆرمان هەن زۆر ئەرچی دیکەی گشتی هەر پێکەوە نەبێ پێمان جێبەجێ ناکرێن بەڵکو جارێ هەر بۆ خۆمان نا وەکو مسلمانان دەبێت لەگەڵ خەڵکی دیکەی نامسلمانیش پێکەوە هاوکار بین وەکو ئەخوا دەفەرمێ تعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان هاوکاری یەکدی بکەن ئەمە لە سیاقێکدا هاتووە لە ڕەوتێکدا هاتووە کە باسی مامەڵە دەکات لەگەڵ نامسلمانان لە سوورەتی مائیدەدا وتعاونوا على البر والتقوى هاوکاری یەکدی بکەن لەسەر چاکەکاری و پارێزکاری ولا تعاونوا على الإثم والعدوان هاوکاری یەکدی مەکەن لەسەر گوناح و دەستدرێژی هەروەها پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام هەمیشە لەگەڵ قەومەکەی خۆیان کە قەومەکان کافر بوون پیان وەرن کاکە وەرن بۆ دیالۆگ وەرن بۆ توێژ وەرن با لێک حاڵی بین وەرن بۆ پێگەیشتن وەخوا فەرمان بە پێغەمبەری خاتەم دەکا دەفەرمێ قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم بڵێ ئەی خاوەن کتێبەکان جوولەکە و نەسڕانی و مەجووسی و زەردەشتی و هەر کەسێکی خۆی بە خاوەن کتێب دەزانێت هەمووی دەگرێتەوە وەرن بۆ خاڵێکی هاوبەش لە نێوانماندا وەرن با بۆ لەسەر خاڵ هاوبەشەکان با پێکەوە هاوکار بین دەستبارگری یەکدی بین بەڵێ ئەم بابەتەکەمان بابەتی فەرمانکردنە بە کۆبوونەوەی مسلمانان و کۆبوونیان و عەرزم کردی کە بڵێ هەر کەسێک بەوەندە ئیکتیفا بکە کە بە شخصی دەیکا بەڵام گوێ نەداتەوەی کە چ دەگوزارێ لە وڵاتدا زوڵم دەکرێت فەساد دەکرێت خراپە دەکرێت گەرجولاوەکانت سەریان لێ دەشێوێندرێ دوایی بێزار دەکرێن وڵات بەجێ دێڵن خەڵک دانامەزرێ مەزلوم هەیە زاڵم هەیە خێربێری وڵات بە دەردەدرێت شێرخانی ئابووریت مەسەلەن نییە هەر کەسێک بیر لەو شتانە نەکاتەوە هەر بۆ خۆی بەتەنێ بژی دەڵێ زەحمەتی و نامسڵمانەتە لەکوێناوە پێغەمبەر وای کردووە عەلەیهی سەڵات وسەلام خەلیفە ڕاشیدەکان وایان کردووە هاوڵانی بەڕێزی پێغەمبەر وایان کردووە سەلەف و پێشینی چاکی ئێمە وایان کردووە دیفاعی لە خەڵک کردووە دیفاع لە مەزلوم کردووە دژی زوڵم وەستاون لەگەڵ چاکەدا بوو دژی خراپە بوو خۆیان بە بەرپرسیارزانە بەرامبەر بە خەڵک كلكم راع وكلكم مسؤول عن رعيته مامۆستا گیان لە پەرتوچی ئاین خواناسی ئیمان طبعا درەوشاوی ئیسلام و پوسەلی ڕێزکان لە باسی ئاین دژی پەرتەوازەیی و تاقمتاخمێنە لەوێدا فەرمووتانە یەکێتی وەحدەی مسلمانان لە هەموو شتێک گرنگترە و لە پێشترە بە نەمانیوی خوا نەخواستە بوونی بەرنامەی خوا بە ورد و درشتەوە دەکەوێتە مەترسی لە ناوچوونەوە بەڵێ ڕاستە تۆ تەماشا ئێستا ئێستا تۆ تەماشا بکە مسلمانان بە هێندێک سەرژمێر دەڵێن ملیۆنێک و ملیارێک و 800 ملیۆن بە هێندێک سەرژمێر دەڵێن نزیکەی 2 ملیارن ملیارێک و 800 ملیۆن بن یاخود 2 ملیار بن واتە 2000 ملیۆن بن هەر زۆرە یەک لە سەرچواری مسلمان مرۆڤەکانی سەرزەوی مسلمانن بەناو بەڵام لەبەرەوەی پەرتەوازە و پرش و بڵاون بزانە هێز و پێزمان لەکوێیە ئەوە تا قەوارەیەکی زایۆنی چەند ملیۆنێکە لە ساڵی 48ەوە تا ئێستا دەکات چەند ساڵ ئەگە بچێت بۆ 2028 ڕێگە دەکا 80 ساڵ وانە ئەوە ئەو پارچە زەویە مبارەکەیان داگیر کردو لە هەموو مسلمانان کێشەی فەلەستین خۆ کێشەی فەلەستینیەکان نییە و چ جای کێشەی عەرەب بێ بە کێشەی هەموو مسلمانە باڵکو کێشەی هەموو مرۆڤایەتیە هەر بۆیش خەڵکێکی زۆر لە ڕۆژ ئاوا کە من زۆر دەستخۆشیان لێ دەکەم و زۆریش ئامۆژگاری مسلمانان دەکەم بە ئەوە بۆیان بێتە پند و عیبرەت جاریش کە بە کۆ تەماشای هەموو ئەوروپا و ڕۆژ ئاوا نەکەن تەماشای هەموو ئەمریکا نەکەن دەسەڵات و سوڵتەکەی بەڵێ بەڵام تەماشای خەڵکەکە بکە چەند زیندون چەند هۆشیارن چۆن بەرگری دەکەن خۆ پێشاندان دەکەن چۆن دەبێ مسلمانی فەلەستینی وا بکوژێت چۆن دەبێ منداڵەکان وا بن چۆن دەبێ ئەوە بێ هەزیندویەتیەوە مەبەستم ئەوەیە کە لە وڕۆتە هینام کە بوونی بەرنامەی خوا بە ورد و دروشتەوە دەکەوێتە مەترسی ئەگەر بۆشی تەوازەیە واقعەکە ئێستا واقعەکە دەیبینین ئێستا واقعێکی بەرجەستەیە دێتە چاومانەوە دەیبینین کە خۆی بوونی ئیسلام کاک محەممەد بەسراوەتەوە بە مسلمانانەوە لە هەر شوێنێک مسلمان یە بوون ئیسلامی لێیە
کە مسلمانی لێنەمان ئیسلامیشی لێ نامێنێ. ئێستا وارزان ئیسلام شتێکە بە حەواوە. ئیسلام ئەوەیە کە لە عەقڵ و دڵی مسلماناندا پێشێ جێگیر و نیشتەجێ دەبێت دوایی لە کردەوەکانیاندا ڕەگ دەداتەوە. ئیسلام ئەوەیە. لە شوێنێک مسلمانی لێ نەمێنن یا مسلمانی لێ هەبە بەڵام بێدەسەڵات و کزۆڵە و چەوسێنراوە بن مانەوە ئیسلامی لێ نیە. ئێستا لە ئەندەلوس کاتی خۆی ئەندەلوسی کاتی خۆی ئیسپانیای ئێستا مەڵبەندێکی زۆر بە هێزی مسلمانان 800 لەوێ بوون حکمڕان بوون بەڵام کە نەمان لەوێ ناچاریان کردن یا مسلمان بن یا ببنە گاور یا بڕۆن. دوای سێ بژاردەیان بۆ دانان یان کوشتران یا بوونە گاور نەسڕانی یاخۆ ڕۆیشتن کە ئەوانە دەستڕۆشتن هەردەیان کوشتن لە ڕێیە. ئێستا لەوێ مەگەر وەکو شتێکی مێژووی وەکو کەلەپورێک شوێنەوارێکەکەنا کوا ئیسلام مسلمانەتی لێ نەما. جا بەتەکید پەرتەوازەی پرژوبڵاوی مسلمانانە وا دەکە کە ئیسلام نەمێنێ ئیسلام بە بەرجەستەکراوی نەمێنێ ئەگەرنا ئیسلام لە قورئان و سونەتدا هەیە بەڵام لە دوای قورئان و سونەت و قورئان و سونەتەکەش لە عەقڵ و دڵی مسلماناندا جێگیر و بەرجەستە دەبن کە وەختێ مسلمانان نەمان ئێمانە ئیسلام بکوال لەو شوێنە ئیسلامی لێ نامێنێ کە مسلمانی لێنێ. بەڵێ لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوبڕێژ کورت وەردەگرین و بەردەوام دەبین دواتر. بەڕێزان دوای ئەم ناوبڕە بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان ئەڵقەی 38 لە بەرنامەی ڕۆشنایی درێژە پێدەین. مامۆستا گیان لە کتێبی واقعی دژواری ئومەت هۆکار و چارەسەر لە باسی پەرتەوازەیی و دووبەرەچی لەوێ نووسیوتانە ئومەت لەسەری پێویست کراوە یەک ڕیز و یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک سەنگ بێ. بەڵام وەک ئەوەی پێش ئێستاش ئامازەت پێدا ئێستا چ لەسەر ئاستی چاک وچ لەسەر ئاستی حیزب و ڕێکخرا و هەتا قەوارەی سیاسیش ئەو پەرتەوازەیە بە زۆرێکە کە دووبەرەچی زیاتر کردووە. ڕاستە جەتون مەبەستەوەی ینی مەبەستمە یەکێک لە هۆکارەکانی واقعی دژواری ئومەتی ئێستا ئەم بابەتی پەرتەوازەیی و دووبەرەچیەیە کە ئاماژەت پێدا. جا هەندێک ڕەنگە مەبەستیشت ئەوە بێ وەکو من لە ڕوونکردنەوەی بنەماشەرەکانی هەڵگەشتەکانی کۆمەڵی ئیسلامیدا باسم کردووە هەندێک دەڵێن کە وەکو سەفسەتە و چاواشەکاری بۆ خەڵک بەکاردێن دەڵێن کاکە لایەنە ئیسلامیەکان کۆمەلگان پەرتەوازە کردووە نەتبیستووە لایەنە ئیسلامیەکان کۆمەلگان پەرتەوازە کردووە. کۆمەلگا پەرتەوازە دەبێت ئەگەر لایەنێکی ئیسلامی بڵێ حەق لەسەر من تاپۆ کراوە لایەنێکی ئیسلامی بڵێ هەر من دیندار و مسلمانەتی دەکەم ئەوەی لە دەروی بازنی من بێ بە کەڵک نایە ئەگەر لایەنێکی ئیسلامی هەبێ وا بڵێ ئەوە بەتەکید هۆکارە بۆ پەرتەوازەیی. بەڵام وەختێک مسلمانان نەگونجێ هەموویان لە ژێریەک بەیداغدا کۆ ببنەوە کە بەیداغی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم و مسلمانان هەموو نەگونجێ یەک قەوارەی سیاسیان هەبێت لەسەر ئاستی هەموو دنیا وەکو کاتی خۆی بووە لە ڕۆژگاری پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام و دواتر لە ڕۆژگاری چوار خەلیفە ڕاشیدەکانیدا خوا لێیان ڕازی بێ و دواتر کەم و زۆر لە ڕۆژگاری ئومەوی و عەباسی و عوثمانیەکاندا ینی بە شێوەیەکی کرچ و کاڵ و کەم و کورت وەختێک نەگونجێ مسلمانان ئاوا کۆ ببنەوە هەموو عاقلێک دەڵێ ما لا يدرك كله لا يترك جله أو بعضه هەر شتێک دەفریا هەمووشی ناکەوی نابێ زۆربەی بەڵکو هەندێکیشی لێگەڕێی. هەموو عولەمای ئیسلام وا دەڵێن بۆنە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموع فتاواکەیدا پرسیاری لێکراوە تەتەر و مەغۆڵ کە کاتی خۆی هاتوون لە ڕۆژهەڵاتەوە هاتوون خازپەرستەکانی لە ڕۆژ ئاواوە هاتوون گوتویانە ئەو تەتەر و مەغۆڵە جارێوە داوا لە زانایەک دەکەن بۆیان ببێتە قاضی دادوەر یاخود لە زانایەک فتویان بۆ بدا یا لەگەڵیاندا هاوکار بێ دروستە یا دروست نییە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ناڵێن مەعسووم و پارێزراوە بۆ لە هەڵە هێندێشتی هەیە بە تەکید بەسەری دادەدرێتەوە و بەسەری دادراوەتەوە بە تایبەتی زۆر وشک بوون لە هەندێک شتدا سیفەتە خەبەریەکان یان لە هەندێشتی دیکە کە بە وشتی گرتوێتی بە حکمی مەزهەبەکەی کە مەزهەبی حەنبەلیە
هەڵبەتە ئەحمەدی کوڕی حەنبەل وانە بوو بەڵام دوایی هەندێک لە زانایانی حەنبەلی مەزهب وەکو ئیبن عەقیل دەڵێ شتی وایان گوتووە بە ئاوی بەحری ناشۆرێتەوە، یعنی شتی وایان گوتووە بەنسبەت خوای پەروەردگار و جەستاندنی خوا و تەشبیه و تەجسیم و ئەوانە جا ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لە هێندێک شتدا بەتاکید تووشی هەڵەوشت بووە. بەڵام ئیبن تەیمیە زانایەکی مەوسوعی فراوانە و بیرڕای زۆر چاچی هەن و تێگەیشتنی زۆر باشین بە خەڵکیم سەردەمەش دێن. لەبارەی ئەو پرسیارەوە کە لێی پرسراوە ئایا دروستە ئێمە ببینە کارمەند و کار بەدەست لەگەڵ تەتەر و مەغۆڵدا توێتی دەبێت تەماشا بکەن. ئەگە تۆ بتانی ناشەرعیان لابەری شەرعیان پچەسپێنی بەڵێ، ئەگە نەشتوانی هەموو ناشەرعیەکان لابەری هەموو شتە شەرعی چاکانیش پچەسپێنی دەبێت تەماشا بکەیت داخواست چەندت بۆ دەکرێ هاوسەنجی بکەی. ئەگە بزانی قازانج زیاتر بێ دروستە بیکەی خۆ ئەو ڕێنادەنێت تۆ شریعەت پیادە بکەی. ئەگەر نامعنا دەبێتە حکوومەتێکی ئیسلامی بەس دەبێت تەماشا بکە گەر بۆ خەڵکەکە چۆن چاکە وا باشە تۆ لەوێ بی لەو دەستگایە دابی لەو شوێنە بی بۆی دیفاع لە سوار مەزڵوم بکەی، سوار حەق پچەسپێنی، سوار ناحەق لابەری. ئەگە بزانی شتێکی چاکت بۆ دەکرێت سوودی هەیە بۆ خەڵکەکە بڵێ جاری وایە نەک هەر دروستە بەڵکو جاری واجبیش دەبێت لەسەرت بیکەی. وەکو یوسف عليه الصلاة والسلام بە حکمڕانی میسری گوت ئیجعلنی على خەزائن الأرض إني حفیظ علیم، بەسەر عەمبارەکانی زەویمەوە دابنێواتە بە بەزاراوی ئەمڕۆ بم کە بە وەزیری ئابووری من هەم پارێزەرم هەم زانام. یوسف عليه الصلاة والسلام زانیوێتی ئەویشە ببینە بێ بە خەڵکی دیکە ناکرێ. جامە بەستمەوەیە تعامل لەگەڵ خەڵکدا لەگەڵ واقعدا تۆ دەبێت تەماشا بکەی چیت لە دەست دێ بۆ سوودەکان زۆرکەی زەرەرەکان کەم کەیەوە یاخود پەسەندەکان زۆرکەی ناپەسەندەکان کەم کەیەوە ئەوە تەحەکوم دەکا بەسەر هەڵوێستی تۆدا. ئەوەی کە دەڵێ وەڵا دروست نییە موسڵمانان چەند کۆمەڵێکیان هەبن دەبێ هەموو یەک کۆمەڵ بن باشترین حاڵەتی موسڵمان یەک کۆمەڵ بن. زەحمەتی بۆ کۆمەڵە کووە کەسێتی ڕەنگە بڵێ من هەوڵ کەواتە وەکو وتم ما لا يدرك كله لا يترك بعضه. علەما وا دەڵێن عقل و منطق وا دەڵێ عالمیش نەیانگوت بایە ئەوەی کە تۆ لە فریای هەمووشی ناکەوی نابێ هەندێکیشی واز دەبێنی چکە لە شتێکی کە پەیدا دەبێ بەڵێ لە هیچ پەیدا نابێ. ئەی کابرا مەسەن ساڵەهای ساڵە لە سعودیە و لە وڵاتانی کەنداو هێندێ مەلا دانیشتون بە دیار هێندێ حکمڕانەوە وایە فتوای تحت الطلبیان بۆ دەرکردوون ئافرەت نابێ سار لێ بخڕێ بەڵێ نابێ لێ بخڕێ ئافرەت دەبێ هەنی قابل هەمووی نیقابی هەبێ ئێستا دڵ دەبێ نیقاب هەبێ بەڵێ دەبێ لاچێ ئافرەت بۆ هەیە لێ بخڕێ بەڵێ دەبێ لێ خوڕێ جاوز چیە ئەوانە چیان کردووە ئەو مەلا و عولەمانە چیان کردووە خۆ عەفویان کە ئەوانەی کە چاکن خۆ عەفویان کە بەڵام تۆ بە دیار حکمڕانێک و دانیشتوی جاوجا کاکە دروست نییە خۆ پێشاندان بکرێ دروست نییە حیزب و تەنزیم هەبێ دروست نییە ڕەخنە بگری ئەی دەبێت چ بکەی ناگەر لەبەر چاوی تو حکمڕانەکە زیناشی کرد نابێت دەبێت سەری قوڵات دەی لەکوێ هێشتیوە. ئەدی ئەو فەرمایشتەی پێغەمبەر چی لێ دەکەی عليه الصلاة والسلام سيد الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله. گەورەی شەهیدان حەمزەیە و پیاوێکە لە حکمڕانێک ڕاست دەبێتەوە کەستەمکارە فەرمان بە پەسەند و ڕێگری نانپەسەندی لەگەڵ هەوی دەیکوژێ ئەو گەورەی شەهیدانە لەگەڵ حەمزە لە تاتەرازوویەکدان. هەروەها ئەوە چی لێ دەکەی کە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام أفضل الجهاد كلمة عدل عند سلطان جائر. گەورەترین جیهاد ئەوەی قسەیەکی دادگەرانە و قسەیەکی حەق بکەی لای حکمڕانێکی ئیسلامکار. پێغەمبەر ئەوەی فەرمووی عليه الصلاة والسلام بەڵا ئەتۆی وعاظ السلاطین کەومەلانان ناونان وعاظ السلاطین ئامۆژگاری کەرانی دەسەڵاتداران هەر خەڵکی چاواشە دەکەن و خەڵکی دەستەمۆ دەکەن بۆ حکمڕانی زاڵ مستەمکار هەتا دوای ئەمریکا دێ دەڵێ گەر هەفتەیەکی لێ دگەڕێم نامێنیەوە وە چ ئابڕۆیکی بۆ ماوەتەوە وێلەی گیانەکەم. بۆیە ئەگە بگونجێ با مسڵمانە پێکەوە بن ئەگە نەگونجێ با کاکە چەند هەزارێک لەو کۆمەڵە بەئاڵێن چەند هەزاریش کەلی و پەروەردەیان کاتیان گێنێ بەڵام وریا بێ لە دەمارگیری لە داخراوی لە تەعەسوب لە خۆپەسەندی با بڵێ کاکە ئەمە بەشێکی لە مسڵمانە جا باش ئێستا ئەمە لە وڵاتەداین ئەمە دەڵام خەڵکی نەوەرن با پێکەوە بین هەموو دەکاکە وەرن با دادگەری بچەسپێنین دەکاکە وەرن با هەموو ڕوو لە خوا بکەین دەوەر با پابین بە شەریعەتەوە جاگە خەڵکە بە قسەمان نەکا هەندێک بەدەنگمانەوە دێن جا پێغەمبەران هەروە نەبوون عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام پێغەمبەرانیش هەروە بوون خەڵکی بەدەمیانەوە هاتووە کۆمەڵێکی ئیمانداریان لێ دروست کردوون بە زۆری هەروە بە دەسەڵاتی و بە چەساوی ماونەوە کەمێک لە پێغەمبەران خوا تەمکینی بۆ کردوون
دەسەڵاتی پێداوە لە زەویدا گەنا خۆیان ئەو کۆمەڵە جا باشە ئەوە خەڵکەکە هەم بەقسەمان ناکە هێندێک کە بەقسەمان دەکەن بەدەممانەوە دێن بۆ نوێشکردن بۆ ئیمان بۆ تەقوا بۆ مسلمانەتی بۆ ئەخلاقی جوان خۆیان و ماڵ و منداڵێن لەوانیش گەڕێین ئەوەی کە ڕاخنەش دەگرێت لە یانیستەکەمان ئەوی بەحسابی خۆ هەروە دەکا ونوێژە تۆ شەروات کردو کاکە توش خەڵکێک لە خۆڵاندۆ بەڵام بە دەمارگیری و تەعەسسوب و داخراوی ئەگەر ئەو قسەیەکی بۆشە و قسەیەکی بێبەڵگەیە وەڵام مادام موسڵمانان ناگونجی هەموو یەک کۆمەڵ بن نابێت چەند کۆمەڵێکی شەبن ئەدی لیان گەڕێی خەڵک هەمووی هەر فەل بێ هەمووی هەر کەرەسەی دەستی حیزب عەلمانیەکان بێ بە کەیفی خۆیان شتی خراپیان لێ دروستکەن مامۆستا گیان بۆ تاکیدکردنەوە لەسەر و بابەتە لە پەرتوچی بنەما شەرعیەکانی کۆمەڵ دیارە لە ڕوونکردنەوەی بنەمای بیستەم ئەوەت باس کردووە کە بێگومان هاوکاری و پێکەوە کارکردنی مسلمانان و دەستبار بۆ یەکگرتنیان بۆ جێبەجێکردنی هەر ئەرکێکی شەرعی کە پەچی لەسەر کاری هەرەوزەی و کاری هاوبەش کەوت بێ فەرزە لەوێ باست کردووە کە ئەرکێشی شەرعی کە پەچی لەسەرەوە کردبێ مسلمانان پێکەوە کۆبن ئەمە دەبێتە فەرز بۆەوە نییە کە بۆ جێبەجێکردنی ئەو کارە کە بە کۆمەڵ لەبێ ناکرێت بە مسلمان کۆمەڵ بن ئەمە دەتوانین زۆر بەڵگەی لەسەر بێنینەوە یەک خۆی پەروەردگار دەفەرمێ وەلتەکن منکم ئومەة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون آية 104 سورة آل عمران لئێوەدا کۆمەڵێک هەبن بانگەوازکەن بۆ چاکە فەرمان بەپەسەند بکەن ڕێگری لە ناپەسەند بکەن هەر ئەوانش سەرفرازن کۆمەڵێک هەبن هەروەها خوا سبحانه وتعالى دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى هاوکاری یەکدی بکەن چ لە بازنەی ئیسلامدا چ لە دەروی بازنەی مسلمانانیش لەسەر هەر شتێک کە چاکەکاریە پارێزکاریە چاکەکاریە بۆ خەڵک پارێزکاریە بۆ خوا سبحانه وتعالى وپێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ المسلمون يد على من سواهم مسلمانان هەموو یەک دەستن لە بەرامبەر جگە لە خۆیاندا دەبێ پێکەوە بن و ئەو هەموو فەرمایشتانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مسلمانان دەبێ پێکەوە بن کۆمەڵ بن پێکەوە کار بکەن و لێکدا نەبڕێن چکە گورگ زەفەر بە مەڕێک دەبا کە لە ڕانەکەدا بڕاوە پێشتر باسمان کرد لەسەر ئەو بابەتە هینەمان کە ئەوە فەرزە ئەو ما لا يتم الواجب إلا به فهو واجب وقاعدة الشرع مسلمانان دایانەوە علماء ئیسلام دایانەوە هەر شتێک واجبێک بەو نەبێت جێبەجێ ناکرێ واجبە بۆیە ئەتۆ دەتەوێ نوێش بکەی نوێش بفویسی بە دەستنوێشەیە دەستنوێشەکە فەرزە يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم تاکوتای باش دوایی دەستنوێژیش بەبێ تارەتگرتن نابێ تەطهر إن الله يحب التوابين ويحب المتطهرين دوایی ئەویش دیسان دەبێ بەرگ و پۆشاکت پاک بێ ئەویش دیسان دەبێ شوێنەکەی کە نوێژی لە دەکەی پاک بێ هەروەها دەبێ کاتی نوێژەکەش هاتبێ دخول وقت الصلاة هەموو ئەوانە دەبێ هەبن ئەمجا نوێژەکەت بۆ دەکرێت کەواتە هەموو ئەوانە دەبێ هەبن واجبە ببن مسلمانان ئەمڕۆ لیان قەوما بەهۆی پرژ و بڵاویەوە ئەوەی کە وای کردۆ دژمن تەماعیان تێبکە پرژ و بڵاویانە کەواتە دەبێ جاریکە کۆبنەوە سەرێک بۆی چنی کە دژمن تەماعیان تێنەکە وأعدوا لهم ما استطعتم من قوة من رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم وآخرين من دون لا تعلمونهم الله يعلمهم ئەوەندی لە تواناتە هێزیان بۆ ئامادە بکەن بۆ دژمنی خوا و دژمنی خۆتانی پێ بترسێن و کەسانیشی لە پشت ئەوانەوە بە کەس تەماعتان تێنەکە بۆ ئیسلام کە فەرمانی کردو بە مسلمانان هێز ئامادە بکەن بۆ ئەوە بە زوڵمی پێ بکەن بۆ کە منعی زوڵمی لە خۆیان پێ بکەن لا تظلیمون ولا تظلمون زوڵم مەکەن بەڵام با زوڵمیشتان لێ نەکرێت مامۆستا گیان جگە لەو بنەمایی کە باسمان کرد دیار لە بنەمای دێمیشی هەر تایبەتمەندی گشتەکانی ڕێبازی جەماوەری مسلمانان یەکێک لەو تایبەتیان مادیانە باز دەکەیت کە دەفەرمی کە هەمیشە بە عەقڵی فراوان و دڵسۆزی و بە پەرۆش و بە ڕۆشتی بەرزەوە هەوڵیان داوە کە مسلمانان لێک نزیک بخەنەوە دیارە ئەمەش باس کردووە کە چەند بنەمایە چیە چوار بنەما داناوە بۆ ئەم بابەتە جا لە ڕاستی یەکەم و بنەمای یەکەم باسی عەقڵ و زانیاری فراوان و تەباوی کوراوەی و عەقڵی گچکە و زانیاری کەم دەمارگیری و داخراوی بەرهەم دێنن کە بەشێکت تێدا باس کرد یعنی بەشێکی کۆک بوون و پەرتەوازنەبوونی مسلمانان بیرکردنەوە و عەقڵێکی فراوانە هەر کاری گەورە بە عەقڵی گەورە دەکرێت بە دڵی گەورە دەکرێت بە ڕەوشتی گەورە دەکرێت گومانی تێدانێ بە عەقڵی بچووک بە زانیاری کەم بە دڵی گچکە شتی بچووک دەکرێت
بەڵێ ینی ئەوە مەرجی یەکەمی کۆبنەوەی مسلمانانە کە عەقڵ و دڵی خۆمان فراوان کەین، عەقڵی خۆمان گەورەکەین، جێ هەموو ئیسلامەتی تێدا ببێتەوە، نەک جێی چەند کار و چالاکیێکی ئیسلامی، نەک چی تەنیا هێندێک کردەوەی مسلمانەتی، جێ هەموو ئیسلامی تێدا ببێتەوە بە ئیمان و عەقیدەکەیەوە، بە شەریعەتەکەیەوە، بە تەزکیەوەکەیەوە، بە ئەخلاقەکەیەوە، بە ڕەهەندی کۆمەڵایەتی و خێزانیەوە، بە ڕەهەندی سیاسیەوە، بە هەموو ڕەهەند و بارەکانی. باش. ڕاستی دووەمە تێدا باس کردووە ئەویش بابەتی دڵسۆزی و پەرەوشی مای نەرمی و گونجاوی و لە بەرامبەردا دڵڕەقی و بغوز هۆکاری یاخیبوون و سڵەمینەوە. هی یەکەمیان پێندی بە عەقڵەوە هەبوو، عەقڵ و هۆش، ئەمەیان پێندی بە دڵ و دەروونەوە هەیە کە تۆ تەنیا بە عەقڵ و هۆشی فراوان و تەنیا بە زانیاری زۆر و بە کراوەی زۆر ناتوانانی مسلمانان کۆ بکەیت، بەڵکو پێویست بە دڵ و دەروونی ساغ و پاچیش هەیە، بە زەوی پەرۆشیە بەرامبەر بە مسلمانان، فەرقیان پێ نەکەی و لەبەر ناونیشان کەس ڕەفز نەکەی، وەڵا فڵانکە لەبەر ناونیشانەیە لای من مەرفوزە، نا تو تەماشای خۆی کرد خۆی چۆنە کە زۆر کەس هەر لە ڕێوە هەندێک کەس ڕەفزەکە لەبەر ناونیشانەکەی. بۆیە وەڵاو مادام مەلایە بە کەڵکی هیچ نایە، مادام شێخە، مادام مەسەلەن لە ئیسلامیە، مادام سەلەفیە، مادام خەلەفیە، مادام فیسارە، بەناو کەس ڕەفز بکە تەماشای خۆی کە کەسێک شۆتە ژێر چەتر و سێبەری ناونیشانێکەوە کە ڕەنگە ناونیشانەکەی بەدڵی توانێت، وەڵام تەماشای خۆی کە بزانە چۆنە. و هەروەها ینی دەبێ عەقڵمان فراوان بێ، دەبێت دڵیشمان پاک و چاک و پڕ بەزەی و پەرۆش بێ بۆ هەموو مسلمانان. باش. ئەمە ڕاستی دووەم و بڵێ هۆکاری دووەمی. جا لێرەدا لەو ڕاستی دووەم پرسیارێک بکەم بەوەی ئایا مەرجە چوونە ناو کۆمەڵێک بە هەبوونی ئیمان دابندێ و دەرچوون لەو کۆمەڵەش بەوە دابدرێت کە کابرا گوناهبار بووە وەکو تاچی مسلمان کە زۆر جار ئەمە بەستم لەوەیە مادەم لە کۆمەڵەکەی ئێمەی ئەوە کەسێکی ئیمانداری کە زۆر جار جەنابیشت ئەوە تەئەکید دەکەیەوە بۆ نمونە بە نمونە ئەوەی دەێنیەوە کە هەر کەسێک لە نێو کۆمەڵی دادگەریە مانای ئەوە نیە ئەوە معسوومە پارێزراوە لەو شتێک بەڵێ جامە بەستم ئەوە ڕوون کەمەوە کە ڕەنگە گرفتێکی ئێستای پەرتەوازایی ئەم بابەتە بێ. والله ماوەسە محەممەد ئەمن سۆریش کۆمەڵی دادگەری پێم خۆشە ئەم مسلمانێکی خێری پێوە بێن لێمان هاوکار بن، ئەگەر نیە نێو کۆمەڵەکە بە هاوکار بن لە دوورەوە دەستبارگر بن، وانە خەڵکیێکی کەش هەروای پێ خۆشە، بەڵام دەبێ حەق بگوترێ. ئەمن هیچ بەڵگەیەکم بەدەستەوە نییە ئەوی کە لە نێو بازنەی کۆمەڵی دادگەریدانە بێت لە مسلمانەتی نوقسانە بە مەرجێک ئەوەی کە من پێم وایە ئەرکی سەر شان و دێبە جێبەجێ بکرێ جێبەجێ بکە کە بریتێ لە دینداری شخصی خۆی و بریتێ لە خەمخۆری بۆ کۆمەلگا و دیفاعکردن لە مەزلوم ڕاوەستان لە بەرامبەری زاڵم و هەوڵدان بۆ تێگەیاندنی خەڵک و پێگەیاندنی خەڵک و پەروەردەکردنی خەڵک و بەرگریکردن لە ئیسلام و بەرپاکردنی دروشمەکانی دینداری هەر کەسی ئەوانە بکە لە نێو کۆمەڵی دادگەریدا بێ لە دەرەوەی بێ هەر شتێکی باش دەکا گومانی تێدا نیە. کۆمەڵی دادگەریشمە هەر بوو ئەوەیە. بۆیە ئێمە دەبێ وریابین دەمارگیری حیزبی وامان لێ نەکە ئارەوەڵە کاکەر کەسێ لە ئێمە دوورکەوێتەوە نەخۆمە خەڵکە بۆ لە کۆمەڵی دادگەری چۆتە دەرێ چ حکومان بەسەردا نەداوە دروستیش نییە پێمان وا شتێکی خراپی کرد بۆ خۆی و بۆ جەمعەکەش کە لێ دوورکەوتەوە گەر دەچێتە نێو کۆمەڵێکی باشتر شتێکی باشتر دەکات باشە، بەڵام کە دوور دەکەوێت و ناچێتە نێو کۆمەڵێکی باشتر یا هەر ئەسڵان لە ماڵ خۆی دادەنیشێ شتێکی خراپی کردووە، بەڵام و دوور نییە گوناهباریش بێ بە تەئکید وەکو حەدیثەکەش ئاماژە پێدەدا کە دەفەرمێ إنما يأكل الذئب من الغنم القاصية جاییچێک بۆی هەیە بەڵێجاوە بەنسبەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕاستە، بەڵام ئێستا ئێمەش هەوڵ دەدەین هەمان ئیشی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام. خەڵکمان هەم بەدەمەوە نایە خۆ خەڵک هەم بەدەم پێغەمبەریش نەچوو عەلەیهی سەڵات وسەلام چ بکەین؟ ناشڵێم هەر کەسێک هێندێک خەڵک لەوەدا بەغەڵەتدا دەچێت پێغەمبەر یەکسان بوو بە ئیسلام ئەوی لەگەڵ پێغەمبەری خوا نەبووی عەلەیهی سەڵات وسەلام نەهاتوۆتە نێو ئیسلامەوە وایە، بەڵام ئێمە یەکسان نین بە ئیسلام، ئێمە بەشێکی لە مسلمانان و ئەنا من المسلمین کەواتە کەسێ لەگەڵ ئێمەش نەبێت ڕەنگە لەگەڵ لە شوێنیشکە باشتر دەوری خۆی ببینێ دەستی خۆش بێ و مەش دەستخۆشی لێ دەکەن و لە پێشی دڵخۆش بین، بەڵام کەسێک کە دوور دەکەوێتەوە لە ئێمە یا لە یەکێکی دیکە و دەچێت لە ماڵەدا دەنیشێ من نەفەر هاتۆ بۆ لام خۆ ئاگادارە لەو حیزبە ئەڵمانیاندا بووە لەگەڵ ئێمە نەبوو کات خۆ لەگەڵ لایەنێکی دیکە ئیسلامی بوو وتی مامۆستا پێویست ناکە وردەکارێکی باسکەم گوتی دڵیان هێشاندم ئەمنی وازم لێ هێنان لەو حیزبە دوای هەروازم لێنێت ڕۆژۆ شێنا وتم وتی وەڵای کاردانەوەم بۆ دروست بوو شەیتان زەفەری پێبردم
دوایی بڵێ وازم لە نوێژ ڕۆژ و شوێنەوەی لە نوێژ ڕۆژ مل دەداتە گوناحی دیکەش وتی گوناحی دیکەشم کردن هاتبوو بۆ لام ڕەمەزان بوو یەکی ڕەمەزانێ بوو ساڵێک وتم ئێکتی وەڵاهی بەڵام خێزانم وتی خێزان هەر بەردەوام بوو وتی زۆریشی پێ ناخۆش بوو قسەی لەگەڵ دەکردم وش دەمگوت ئەوە بۆ خۆم چاترزانم وتی وەڵا ئەم ساڵ ڕەمەزان وتی دوێ شەو یعنی وەکو بڵێ دوێنێ شەو ئەوە بوو یەکی ڕەمەزان هات بۆ لام لە شوێنێک دووریشەوە وتی خێزانم خزبووە سەر پەیام هیچ تۆ باسی مانگی ڕەمەزانت دەکرد وتیمش ئاوا وتم لای بە لای بە دەبێ قەزابی 5 دقیقە تۆ تۆزە گوێ بگرە چییە وتی وەڵا ئەمیش هەر ڕاوەستام وتی مەبەستیشم نەبوو گوێ بگرم هەروە ڕاوەستام و وتی قسەکان وەکو قسەکان ڕێک بۆ من بکەیت وتی وەڵا منیش هەر بە سەرنجم دایە و سەرنجم دایە وتت مانگی ڕەمەزان ئەوە ئینسان بۆ لای خوا بگەڕێتەوە و کەس لە ئەو ڕەحمەتی خوا نائومێد نەبێ و هەزار گوناح و یەک تۆ بە و لاپەڕی سپی لە خزمەت خوا ئەو هێندێشتی وات گوت وانە وتی مامۆستا وتی لە ئاخر خۆمەوە دەستم کرد بە گریانێ وتی وەکو بڵێ ئیمانەکەم هاتەوە دەستم کرد بە گروی بڕوان بە شتێک نەمابوو دەستم کرد بە گریانێ وتی خێزانم وتی ئەوە چییە وتم وەڵڵاهی من زۆر سەر لێ شێواوم ئەوم بۆ گەرە بکە خۆم دەشۆ بجرەکانم بۆ بشۆ وتی وەڵڵا مامۆستا لە دوێنێ شێوە تۆ بۆم کردو ئەم ساڵ ئەوە ڕەمەزانیشەوە یەکی ڕەمەزانی و هاتووم بۆ لای تۆش و زیادە خوات و ئەمەژگاری چی وتم وەڵڵاهی زۆر چاکە کردو بە قوربان خوا پاداشت داتەوە خۆ لە ڕەفیق خراپ بپارێزە وتی بەڵام ناوم مەهێنە کۆڕ وتم ناوت نایەنم چیشیم لێ ناوی تۆ بێنم وەڵڵا ناوت نایەنە بەڵام بۆ خۆت وریا بە و لە ڕەفیقی خراپتی مامەسا ڕەفیقی خراپەکانت تێکیان دام زیاتر وتی هانیان دەدەم بۆ خراپ جا مەبەستم ئەوەیە هەر کەسێک لە هەر شوێنێک بێ ڕوو لە خوا بێ دەبێت پێ دڵخۆش بین بەڵام کە دوور دەکەویەوە ئەو شێتان ملت دەگرێ گوێرەی زەفەرت پێ دەبا گومانی تێدا نیە خەڵکی جارێکی دیکە برایەکمان لە ئەوروپا من سەفەرێکی ئەوێم کرد تەلەفۆنی کرد بە گریانەوە ئەمن زانی بوو ئەمن چووم ئەو لە شوێنێکی شارێکی دوورتر بوو لە بەریتانیا لە ئەڵمانیا بوو وتی مامۆستاجییان وتم بەڵێ وتی دەمناسیەوە وتم فڵان کەس نی پێشمەرگی خۆمان بکات وتی بەرێ وەڵا وتم وەزع چۆنە وڵا دەست کرد بە گریانێ وتم بۆ دەگری تیجاکە دەزانیت چەم لێ هاتووە چەند لێ هاتووە وتی وەڵا جا ئەمن پێشمەرگە نەبووم وتم با تی نوێژم نەماوە ڕۆژم نەماوە مەشروبی دەخۆم ئاوا دەشگریە وتم بۆ چ دووالێ هاتوو وتی وەڵاهی دوور کەوتوم و لێرەکە هەر بۆ خۆم و ڕەفیقێکم لەلایەنێ و شەیتان زەفەری پێ بردوم جا مامەستا بۆیە تەلەفۆنم بۆ کردووی چ بکەمە من وەڵامی لە نێو سارەیدا بووم ئیسراحەت مەجالم هەبوو وەڵا وتارێکی خەست و خۆڵم بۆ دا و ئامۆژگاریم کرد و ئەوانە سێ چوار ساڵی پێش چوون ئەمە لەبیرم نەمابوو تەوان ئەوە تەلەفۆنی کردەوە گوتی مامۆستاجییان گوتم گیان بڵێن ڕەنگێکی بڵێن ڕەنگەکەم نەبینی بەڵام بە قسەیەکی خۆش و دەنگێکی زوڵاڵ و بێ منەتانە و وتی مامۆستاجییان باشی گوتم سەلامەت بێت تۆ فڵان کەس نی وتی باوتمەرە چ لێ هات وتی مامۆستا ئێستا مەلام وتم چۆن وتی وەڵا لە شارەکەی خۆمان مەلای مزگەوتەکەم و وتی مامۆستا گەڕام و خوا خێرە دنووسێ بەڕاستی قسەکان زۆر بە کەڵکم هاتن جا مەبەستمەوە کە دوور دەکەویەوە شەیتان زەفەرت پێ دەبا بۆیە مسلمان باشە بۆت ناکرێت لە نێو بازدەی کۆمەڵدابی ئەندامبی هەر دۆست بە خۆکاکە دۆست هەیە لایەنگر هەیە هەوادار هەیە وەنی بە شێوەیەک لە شێوەکانە تۆ هاوکار بە خوا خێرە دروستێ بە قوربان چاوەکەم بۆ خۆت بۆ قیامەتی خۆتی دەکەی ئەگەر ناخۆ کۆمەڵەوە هەیە و ئەو خەڵکەوە هەیە هەر نەش بێ خۆ ئیسلام هەر هەیە خۆی مە نەشبین ئیسلام بێمەوە بەسراوەوە پێش ئێمە ئیسلام هەبوو دوای ئێمەش ئیسلام هەردەمێنەیە بەڵام خۆمانین بەهرە وەردەگرین لە ئیسلامەتی و لە کاری ئیسلامی و خۆمانی زەرمە دەبینەکە دوورکەوینەوە کاتم نەمایە مامۆستا هەرچەندە دوو ڕاستی مابوون کە تێدا بەشێکی تێدا باس کرد ئەویش ڕاستی سێمی بەبێ ڕەوشی بەرز و ئاکاری پەسەند جیاوازەکانی یەکدی تەحمل ناکرێن بەشێکی تێدا باس کرد و ئەوی چوارەمیان هەر کەسێک لە کار و پرۆژەی هەرەوەزی و پێکەویدا بە دوای خاڵی هاوبەشی نێوان خۆی و بەرامبەرەکانیدا نەگەڕێ هەرگیز هەتا سەر بڕ ناکات مەگەر خۆی یان بەرامبەرەکانی فۆتۆکۆپی و لاساییکەرەوەی بێلاموزین بن ڕاست هەردووچان هەر بە کورتی ئەوانش دەبڵێنەوە بەبێ ڕەوشی جوان بەبێ ئاکاری پەسەند ناوەجێ لەگەڵ خەڵک بی المؤمن آلف مألوف مسلمان هۆگرکەرە و هۆگرکراوە ولا خير في من لا يألف ولا يؤلف هر کەس نتوانێت خەڵک هۆگری خۆی بکە و هۆگری خەڵک بێ خێری پێوە نییە فەرمایشتی پێغەمبەر عليه الصلاة والسلام و بەبێ ئەوەی کە تۆ ڕەوشی خۆت جوانکەی ناتوانێت لەگەڵ خەڵک دابژی
ڕازگۆ بە ڕەحم بە دادگەر بە ئینساف بە خاچی بە چی بۆ خۆت پێ چاکە بوانە پێچی بۆ خۆت پێخەرەوان پێخراب بێ بە ڕۆشتە جوانانەوە برایەتی و تەبایی و دۆستایەتی دروست دەبێ ئەوی دیش فعلەن هەتا بە دوای خاڵی هاوبەشدا نەگەڕێی ئەوانەی بە دوای خاڵی جیاوازدا دەگەڕێن لە ماڵی خۆشدا دەبێت یەکشن ئێستا تو لەگەڵ بابوداش تێک دەچی بابت فلان شێشتەی پێخۆشە برایەک کرد ئەوەی پێخۆشە دیکە ئەوەی پێخۆشە بابت ئەو ڕەنگەی پێجوانە دایکرد ئەو ڕەنگ نابێت دەبێت بە دوای خاڵی هاوبەشدا بگەڕێین لە شتەکانی کە تایبەتمەندی یەکدین دەبێت چاوپۆشی بکەین ئەوە زانای ڕەشی محەممەد ڕەشی ڕضای ڕەحمەتی خوای لەبێ کە دوای حەسەن بەناش ڕەحمەتی خوای لەبێ دووبارەی کردوتەوە بنەمایە نتعاون فيما اتفقنا عليه ويعذر بعضنا بعضا فيما اختلفنا فيه ئەو شتێک کە پێکەوە تێیدا یەکین هاوکار یەکدی دەکەین لەو شتێک کە ڕامان لێ جیایە لە مەجای ڕاستیاییدا هەندێکمان پۆزش بۆ هەندێکمان دێنینەوە وانە بێ مەکەڵک نا تۆ بڵێ دەبێ هەمووی بێنە سەر قسەی من مانا تۆ دەتەوێت بیان کەی بە فتوکۆپی خۆت ئەوەی دیکە بڵێ نەخێر ئەتۆ دەبێ هەر لە هەموو شتێدا تابیع شوێن کەوتوی من بی بوو ئاەتێک حەدیثێکت بەدەستەوەیە ئەوە تەنیا بۆ پێغەمبەری خوا بووە صلى الله عليه وآله وسلم بۆ ئەبو بەکر و عومەر و عوثمان و عەلیش نەبوو خوالیان ڕازی بی کە خەلیفەی ڕاشید بوون سعدی کوڕ عوبادە بەیعەتی بە ئەو بەکر نەکرد ئەو بەکر خوالی ڕازی بی نەیفەرمۆڵا لە ئیسلام چۆتە دەرێ بەیعەتی بە عومەریش نەکرد پێی وا بوو خۆی شایستەترە سەحابیش بوو بەڕێزیش بوو کەسیش هەرا کێشەی لەگەڵدا نەکرد ئەو خەلیفەی هەموو مسڵمانان بوو ئێستا و مەسەن بەرپرسی کۆمەڵێکی ئیسلامیە ڕێکخراوێکە دەستگایەکە یەکێک دەڵێ کاکە و ڕەخنەم لێت هەیە وای ڕەخنە قبوڵ ناکە وای هەر ئامۆژگاری قبوڵ ناکە ڕەخنە قبوڵ ناکە چۆن دەبێت جا من خەڵکی وان پێشک دێ زۆر لافی گەورە گەورە لێ دەدا ئیدعای شوێن کەوتنی سەلەفی ساڵح و قورئان و سونەت و ئەوە دەکا بیستومە معلوماتم هەیە قوتابیەکانی خۆشی بڵێ کاکە وانە بڵێ نەخێر دەربکو چۆن لە نوێندەی لە حیزبە عەلمانیەکاندا کە زۆر ئیدعای کوردایەتی تیشتی فراوان دەکەن بەڵام بیستومە هەندێک لە ئەندامەکانی خۆیان کوشتۆ لە زۆر ڕەخنەی گرتووە لە سەرۆکەکەی یا چۆن وا دەبێت خەڵک ڕەخنەی لە پێغەمبەر گرتووە عەلەیهی سەڵات وسەلام کە پارێزراوە لە هەڵە و گوناح بەڵام پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم لەگەڵیدا سین فراوان و لێبڕدا بۆیە بدەبێت بە خاڵ هاوبەشەکاندا بگەڕێین و خۆ بپارێزین لە خۆپەسەندی و تەنیا ڕێی خۆ پێڕازبوون و ئەو قسەی شافعی ڕەحمەتی خوای لێ بکەینە بنەما صواب يحتمل الخطأ وقول غير خطأ يحتمل الصواب قسەی من خۆم پێڕاستە دەگونجی هەڵە بێ قسەی بەرامبەرەکەم پێ هەڵەیە دەگونجی ڕاست بێ ئەوە وا دەکا کە تۆ لێ بکۆڵیەوە ئەو ڕاست و هەڵە لە شوێن کە مادام ڕێی و بۆ چوونە زۆر باش بەشی دووەم بوو لە کۆکبوون و پەرتەوازەنەبوون لە ئەڵلقەی 38 لە بەرنامەی ڕۆشنایی کە دیارە یەکێکە لە بنەما تایبێتیەکانی ڕێبازی جەماوەری مسلمانان زۆر سوپاس دەکەم جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەند سەلامەت بی سوپاس بۆ جەنابیشت بۆ هاوکارانیشت خوا پاداشتان داتەوە و سوپاس بۆ بینەر و بیسەرانی بەڕێزیش بە خوشک و براوە بە ورد و درشتەوە بە هەموو لایەکەوە کە ئەوانیش متابعەمان دەکەن و ئەم لە زۆر کۆڕ و مەجلیسدا خەڵکی بەتەمەن خەڵکی دیکە خەڵکی دیکەی دەرەوەی بازنەی ئیسلامی دەڵێ مامۆستا یەک ئاڵخەم نەپەڕاندووە خوا پاداشتیان داتەوە ئەگەر لە تێبینی و سەرنجەکانیشیان بەهرەمەمان دیارە زیاتر سوپاسیان دەکەین سەلامەت بیا خۆمەستەرجان زۆر سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵلقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه